سڵاوتان لێبێ و ئەم کاتان باش دیارە سەبارەت بە دابەشنەکردنی موچە و خراپی گوزەرانی هاوڵاتیان و موچەخۆران ئەمڕۆ لە قەزای کەلار بە بەشداری سیانزە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی گرتبوونەوەیکی ناڕزایەتیان ڕێخستووە و هۆشداریان داوەتە دەسەڵات ئەگەر بێت و بە زووتری کات موچە چارەسەر نەکرێت ئەوە لە ڕۆژانی داهاتوودا سکاڵا لەسەر سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم و جێگرەکانی تۆمارەکرێت. من بۆ قسەکردنی زیاتر ئەمەوێ بچمە لای بەشداربووانی گرتبوونەوەکە ئەویش مامۆستا ئومێدە مامۆستا ئومێدە گەربێتە ئێرە ئاماژ لە گرتبوونەوەی ئەمڕۆتان چییە و ئەتانوێکی پەیامێ بدەن و لە ڕۆژانی داهاتوودا ئەتانوێت دەست بۆ چی کارێکی مەدەنیتر بەرن. بێگومان ئەمڕۆ سەرەتای یەکەم چالاکیمانەوەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە کەلار ئێمە ئەمڕۆ گرتبووینەوە کە بەیاننامەیەکمان هەبوو بۆ حکوومەتی هەرێم بۆ ئەوەی کە ئەم برسیکردنە تاکەی ئەم بەدبەختیە تاکەی ینی بەڕاستی عەیبەیە دوو حزبی دەسەڵات پێش بڕکێ لەسەر برسیکردنی خەڵکەکەن مێژووی ڕەشیان ئاوا تۆمارەکەن عەیبەیە بۆ دوو منەماڵە کە دەسەڵاتیان لایە و ئاوا مێژوو تۆمارەکەن لەسەر ینی پێش بڕکێکردن لەسەر برسیکردن و بەدبەختکردنی ئەم خەڵکە. بۆیە بەداخەوەم وە چالاکیەکانمە لە داهاتوە سکاڵا تۆمارەکەین لەسەر سەرۆکوەزیران جێگری سەرۆکوەزیران و وەزیری دارایی کە ئەم بەدبەختی و ماندووبوونە بۆ مامۆستایان بەڵام بەداخەوە ئەم بەدبەختیە بەردەوامە 32 ساڵە بەدەست ئەم دوو بنەماڵەوە ناڵێنی. سپاس بۆ تۆ. دیارە ئەوەی دەبینین هاوڵاتیان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە لێرەدا گربوونەتەوە. من ئەمەوێ بۆ زیاتر زانیاری زیاتر بچمە لای هاوڵاتیان. سڵاو لێبێ ئەم کاتەوە باش ئاماژ لە گرتبوونەوەیەوە ئەمڕۆ بۆ چییە؟ سپاس بەخێر بێن دەستان خۆش بێ. وەڵای ئێمە گیرفانی هەمووی هەر چۆڵە گشتی بڕۆ ئەو بازاڕە ئەوە نەکزە گشتی بە زەیت پیادێتەوە مناڵەیە گشتی لەسەر ئەو جەعدانە چت کۆکاتەوە هەتاکەی ئەم خەڵکە بێدەنگە بێ خەڵک بۆ بێدەنگە بێ ئەم هەموو زەلامە گشتی بۆ کۆڵی پێدریاوە بۆ گشتی ناڕاتە سەر جەعدا ئەم خەڵکە بۆ گشتی ناچێتە سەر جەعدا. خۆش بێ ئەمەوێ زیاتر هاوڵاتیان و بەشداربووان بدوێنم کە ئەمڕۆ لێرەدا بەشداریان هەیە. پەیامی تۆ چییە وەک بەشداربوویەک لەم گرتبوونەوەیە سەبارەت بە ئەم گرتبوونەوەیە چیتانێەوە ئاماژ لە گرتبوونەوەکە هۆکارەکەت تەنیا دابەشکردنی موچە یان خراپی گوزەرانی هاوڵاتیەوە هەڵوێستی داهاتووتان چییە بێ؟ بەخێر بێن ئێمە کۆمەڵێک ڕێکخراوین لە سنووری ئیدارەی گەرمیانە لە سۆنگەی هەستکردمان بە بەرپرسیارەتی بە خراپی گوزەران و بارودۆخی هاوڵاتیان کە لە سایەی ئەم حکوومەتە دز و مافیا و گەندەڵا کە ڕۆژ بە ڕۆژ قوتی هاوڵاتیان بۆ خۆیان دەخۆن و هەوڵی ئەوە ئەدەن هەڵپەی ئەوە ئەکەن تەنها لە مانەوەی دەسەڵاتی خۆیان بمێننەوە. بۆیە ئێمەش چیتر ئەمەمانە پێ قبوڵ نییە. ئەگەر تەماشای بازار بکەی ئەوەی 3 سعات 4 و بۆ 5 عەسر ئەڕوا بازار چۆڵەیەکی پێوە دیارە. ئەمەش ئەوە ئەگەیەنیە کە خەڵک پارەی پێنەماوە بەغدا موچە ئەنێری ئەمان زەوتی ئەکەن بەداخەوە یعنی ئەم هاوڵاتیانیش داوا ئەەکەین ئیتر ئەم نەورۆزە ئێمە داوامان کرد ئەم نەورۆزە بکرێتە نەورۆزی ڕاپەڕین دژی ئەم دوو بنەماڵە. دەست خۆش بێ. سپاس بۆ تۆ. منەوەیەکێتر لە بەشداربووان بدوێنم. سڵاو لێبێ ئەمەوێ قسەی ڕای تۆ بزانم لەسەر بەشداریتان لەم گرتبوونەوەیدا و ئەتانەوێکی پەیامێ بە دەسەڵات و بە حکوومەتی هەرێم بگەێنن کە هەتاوەکو ئێستا موچەی مانگی دووی دابەش نەکردووە. پەیامی ئێمە ڕوونەوەکو هاوڵاتیەک هەمووکو ڕێکخراوەکانج لێرە ئێمە داوای مافی خۆمانەکەین لێرە هاتوون کە ئەو موچەی هاتووە بە دابشکرێ بدرێ بە هاوڵاتیان. بەڕاستی خەڵکیش توانای نەما ناتوانێت لە ماوەی 6 مانگا یەک موچە بدەی بە هاوڵاتیان بەچی بژێوی ژیانی بەڕێ بکە هاوڵاتیان. بۆیە پێویستە یان ڕێکەوتن بکە لەگەڵ بەغا یا یەکجار بە یەکجاری خۆی یەکلا بکات و ئەم خەڵکەش لەم نەهامەتی ڕزگار بکە تاکەی خەڵک لە نەهامەتیە بژێ. ئەمە لە 2014 تا ئیسا ئەم خەڵکە و مامۆسایان ڕێکخراوەکان لەسەر ئەم جادن ئەی کوا داواکارێکان ئەی بۆ داواکارێکان جێبەجێ نەکرا یان ڕێکەوە لەگەڵیا ئەمووی بۆ مەرامی سیاسی خۆیان نایەنەوێ ڕێکەوتن بکرێ بۆیە خەڵکەکەنە ئامانجەکەی خۆیان و بۆ ئەوەی خۆیانیان پێ سەقامگیر بکەن و خۆیانیان بێ پتە بکرێت. سپاس بۆ تۆ. بەڵێ دیارە ئەوەی کە بەشداربووان ئاماژەیان پێدا و هۆکارەکەی دابەشنەکردنی موچەیەوە خراپی گوزەرانی هاوڵاتیان و ئاماژەیان بۆدا کە ئەگەر لیستی موچە ڕانەگەرێەوە موچە دابەش دەکرێت ئەوانە ئایندەدا سکاڵا تۆمارەکەن لەسەر بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان.